لە بۆ هەرێمی کوردستان سەردانە مەیدانیەکانیان لە هەفتەی ڕابردوو لە پارێزگای سلێمانی سەردانی کۆبوونەوەمان لەگەڵ پارێزگاری سلێمانی و سەردانی گوندەکان لە سنووری قەزای شارباژێر و لەوانەیە سەردانەکان بەردەوام بیتن لە بۆ شوێنەکانی تریش لە سنووری پارێزگای سلێمانی و هەولێر و دوهۆک هەروەک بەخۆی جەنابیان سەردانی سنووری پارێزگاکانی تریش دەکاتن لە شارەکانی تری عێراق. ئەوڕۆ کۆبوونەوەمان لە وەزارەتی پلاندانان لە درێژە پێدەری کۆبوونەوەکانی پێشتر بۆ لەگەڵ وەزارەتی پلاندانان چەند بابەتێکتان باس کرد لەوانەیە کە زۆر گرنگن مەوزوعی یەخستنەوەی ڕێنماییەکانی کۆنتترۆلی جۆری لە دەواازە سنووریەکان کە بەجێرە ئیتفاقی کە هەمانە لەگەڵ حکوومەتی اتحادی کە پێویستە ئیجراعات و ڕێنماییەکان لە هەموو دەواازە سنووریەکان لە هەرێمی کوردستان و سنوورەکانی تری عێراق یەک بخرێتن. طبعاً ئەوەش بە لە کۆتاییدا بە بەرژەوەندی هاوڵاتیان و تەندروستی هاوڵاتیان دەشتێتەوە. ئەوەی نقطەی دووەم کە باسمان کرد مەوزوعی سەرژمێری بوو بە خۆتان دەزانن نزیکەی زیاتر لە ساڵێکە و پێشتریش هەردوو وەزارەتی پلاندانانی حکوومەتی اتحادی و حکوومەتی هەرێمی کوردستان زۆر مەشغولی مەوزوعی سەرژمێری بوون و هەموو هیوایەکانمان لەوەیە کە بتوانین لە کۆتایی ساڵی 2021 پرۆسەی سەرژمێری پرۆژەیەک سەرژمێری کە بنیادنەربی لەسەر ئەساسی سەرمەویی بیتن دووربی لە بواری سیاسی و هەمومان متفقین لەوەی کە سەرژمێری دەبی دووربی لە سیاست و هەوڵەکانمان لەوەیە کە بتوانین بە هاوکاری هەموو لایەک پرۆسەیەکی سەرژمێری دوور لە سیاست و لەسەر ئەساسی بنیادنانی وڵات جێبەجێ بکەین. نقطەی کە مەوزوعی قەردی نێودەوڵەتی و پرۆژەکانی وەبەرهێنان بوون خۆتان دەزانن حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵی 2014 زۆربەی ئەو پرۆژانەی کە پرۆژەی وەبەرهێنان بووینە لەبەر نەبوونی موازنە و لە دوێنی بودجە زۆربەی پرۆژەکانمان ڕاوەستایە و وەکو حکوومەتی هەرێمی کوردستان حەقیقەمانە لەو پرۆژەی کە قەردی حکوومەتی اتحادیە کە بتوانین ئەمەش سودمەند بین